بەڵێ خۆشیستان لەم بەشی ڕۆنیادا گفتوگۆ دەکەین لەسەر تەوەری ئەمڕۆی ڕۆنیا کە ئەمڕۆ تەوەرمان تایبەتە بە ئەزمموی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە. ئەمڕۆ باس لە کار و چالەکەەکانی ئەم دەستگایە دەکەین و لەگەڵۆش کێشە و گرفتەکانی بەردەم ئەم دەستگای و ئامانج لە دامەزرانی ئەم دەستگایە. بۆ مەبەستا ئەمڕۆ لە ستودیۆ میوانداریمان لە هەریەک لا بەڕێزان کاک ئەنوەر حسێن بازگر کردووە لێ پرسراوی دەستگای ئایدیا. کاک ئەنوەر بەخێراتی ڕۆژت باش بێ. زۆر بەخێر بێن و هەروەها میوانداریمان لە کاک بابان ئەنوەر کردووە سەرپەرشتیاری پرۆژێ کتێب. کاک بابان بەخێراتن دایانتان باش بێ. زۆر بەخێر بێن. کاک بابان بە هەر لە تۆ دەست پێ بکەم بۆ ڕۆژانە پلانی ڕۆژێکتان چۆن دەست پێەکەن هەڵبەت ستایلی پرۆگرامەکەمان بۆ جۆرەیە هەرمیوانێک کە دێتێرە پرسیۆی لێ دەکەین کە پلانی ڕۆژانی چۆن دەست پێەکە. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. ڕاستەکەی ئێمە پێش پلانی ڕۆژانە کۆمەڵێک پلانی ترمانەیە بەڕاستی. پلانی ساڵانە هەموو سەری ساڵێک بزانین لەو ساڵەیە چیەکەین. دواتر پلانی مانگانە لەم مانگەیە ئەولویاتمان بۆ ئیشەکان چییە، کام بابەت کام کتێب ئیشی لەسەرەکەین. دوای ئەوەیەتە سەر پلانی هەفتانە. هەموو هەفتەیەک ئێمە پلانی ئەو هەفتەیە داڕێژین کە ئەولوێتی ئیشەکانمان چییە لەو هەفتەیە. چ شتێک کە پێشتر تاونە بۆ تاویکەیان هەر شتێکی بابەتێکی نوێتە پێشەوە ئیشی لەسەرکەین. ئەنجا لەو پلانی هەفتانەکەش شتەکان دابەژەکەین بەسەر ئەو 5 ڕۆژەیە کە هەیە لە هەفتەکەیە. هەر دیسان لێوەشە ئەلوێتێکی تر دروستەکەینەوە کام بابەت زۆر زەرورە لە یەکەم ڕۆژی هەفتەکە ئیش لەسەرەوەکەین. دواتر لەسەر بابەتەکانی تر خۆشتان نەزانن ڕەنگە دواتریش باسیەکەین وردەکاری ئیشی چاپ و کتێب و ئەم بابەتانە چەند قۆناغێکەگرێتەوە. هەڵبەت هەر کتێبێکیان هەر گۆڤارێک قۆناغی یەکەم و دووەم و سێم و چوارەمی هەیە لەوەش دیسان پلان بۆ یەکێک لەو قۆناغانە دانینەوە. بەڵێ جیاواز لەوەی کە بوون لە نوێ دەستگا کارەکەن خۆ ڕۆژانە بە چیترە سەرقاڵ. من مامۆستام. بەڵێ مامۆستای زانستە کۆمەڵایەتیەکانم. هەر بژیت. زۆر سپاس. مۆسانۆرەگەرەمە پرسیاژ لەبەر سانکەنەوە پلانی ڕۆژێکتان چۆن دانێت. زۆر سپاس. وڵا لە ڕاستیە پلانی ئێمە وەکو خەڵکانی وەگی ئێمە زۆرتر لە مەجای نووسین و خوێندنەوە و مەسەلەن کۆنفرانس و دیالۆگ و ئەم بابەتانەیە ئەکسەریەتی ڕۆژەکان یان مەسەلەن بابەتێکی پەیوەند بەمەوە کۆبوونەوەیەکە لەسەر بابەتی میدیا یان ڕۆژنامەوانی یان لەم بابەتانەی دەستگاکەی ئێمە وەکو فکر زۆرترەوەیەوە ئەوە مەسە ئێمە بە پێچوانی بەشێکی زۆری دەستگاکان داوامەکانمان دوانیۆڕۆیانە دوانیۆڕۆ دەست پێەکە تا شەو ئەو کاتەش کاچیتە دەوامی تر سەرقاڵی ئیشوکاری ئەوەی کە کاک بابانیش باسی کرد داڕشتنی پلانی مەسەلەن ئەو هەفتەیە ئیشی ئێمە وەکو سەحافەنی وەکو ڕۆژنامە نووسینیە بڵێ کاری هەواڵ و خەبەری ڕۆژاناکە کاری ئێمە پێویستی لانی کەم هەر کارێکێکی پێویستی بە بەرنامە و ئەجێندایەکی لانی کەم سێمانکەیە بۆ جێبەجێکردنی. لەبەرەوە ئێمە مەسەلەن هەموو هەفتەیەک ڕۆژێک کە کۆبوونەوەیە لەگەڵ ئەنجومەنی دەستگاکە و ستافەکەی باز لەو پلاناناکەین کە مەسەلەن ئەم مانگا چی ئەچێتە ناو چوارچێوە ئیشکردنەوە بۆ ئەم سێ مانگە چی جێبەجێ بێ. لە ڕاستیە من بۆ خۆم معنیواتە سەوەرەکەم زۆر جا مەسەلەن لێمە پرسن تۆ ڕۆژی چەند سەعادە خوێنیتەوە. لە ڕاستیە وا هەستەکە من مەسەن بەردەوامە خوێنمەوە چکە مەسەن جگە لەوەی کە تۆ بۆ خۆت ئەخوێنیەوە لەسەر بابەتێکی فەرهەنگی فەلسەفی ئەدەبی هەر شتێک خوێنیتەوە ئیشەکەی ئێمە ڕۆژانە ئەوەیە مەسەلەن یانەوەی کە پیاچوونەوەکە یانەوەی کە کتێبێک هەڵە سەنگێن یان ئەوەی کە هەڵە چنیەکە ئەوەی جەناب دێڵی ئەنجاوە مەسەلەن زۆربەی جار شەوی شتیەکە دوای داوامی شتیەکە یان مەسەن بەیانیانی شتیەکە. لە ڕاستیە یعنی ژیانی ئێمە هەمووی پەیوەندی هەیە بەم چوارچێوەیە مەسەلەن کتێب و خوێندنەوە و مەسەلەن کاری سەندیکایی و ئەلەم بابەتە ینی وەکو ینی ئەکرێ بڵێم ینی کاری ڕۆتینی ژیانی ئێمە ڕۆژانە زۆرتر لەم چوارچێوەیە ئەخولێتەوە. زۆر باشە نمونەتان زۆر بێت. کاک ئەنوەر ئەگەر باسێک لە دەستگای ئایدیا بکەین ماوەی چەندێک کە دەستگای ئایدیا دامەزراوە و ئامانج لە دامەزراندن یا خود بیرۆکی دامەزرانی ئەم دەستگایە چۆن؟ خۆی لە ڕاستیە دەستگاکە نیسانی 2004 یەکەم گۆڤاری خۆی دەرکردووە بە ناوی ئایدیا. ئەو کاتەکە گۆڤاری فکری و فەلسەفی و
ئەوانە لە کوردستان یان نەبوو یا زۆر کەم بوو سەرەتا کە گۆوارەکەمان دەرکرد ژمارەیەکی زۆر پێشوازیکی باشی لێکرا و بەشێکی زۆر لەو نووسەرانەی کە بەشدار بوون دەور و نەخشیان هەبوو وردە مەسەلەن لە 2010 گۆوارەکە مەسەلەن توانی هەنگاوێکتر بنێ کتێبی هەم جارە لەگەڵ گۆوارەکە پاشکۆیەکی کتێبێکی نامیلکەی فەلسەفی دەرەچوو دوجار لەگەڵ ئەوە گۆوارێکی تر دەرچوو بە ناوی کوردستان دیبلۆماتیک ئەو گۆواری ئایدیا یعنی ڕەهەند و تێڕواینەکانی قسەکردنە لەسەر فکر و فەلسەفەی جیهانی و ئەو فەیلسوفانەی کە لە دەورانی فەلسەفەی یۆنانی پێشتریشەوە تاگا بە ئێستا دەور و نەخشیان هەبووە لە کۆمەلگا ئەوروپیەکان ئێمە زۆرتر ئەمەمان تەرجەمە کردووە لە ئەسڵا ئیشی ئایدیا بەشێکی زۆری کۆی کارەکانی تەرجەمەیە و ئەم گۆوارە بە تایبەت دوای کوردستان دیبلۆماتیکمان دەرکرد تایبەت بوو بە بارودۆخی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەر کوێی دنیا هەر شتێ لەسەر کورد بێ لەم گۆوارە بڵاوێتەوە لە مەرحەلەی سێمە ئێمە گۆواری ترمان دەرکرد بنای ئایدیا دیبلۆماتیک ئەمە سیاسەتی نێودەوڵەتی تەرجەماکە شیەکاتەوە و لە سەریەوەستێ لە ئاستی دنیا هەمووی دیسان وەرگێڕانە لە قۆناغی دوای ئەوە بیرمان لەوە کردەوە گۆواری باران دەرکەین گۆوارێکی ئەدەبیە و گرنگی زۆرتر دیسان بە وەرگێڕان و ئەدەبی کوردیەدا گۆواری چوارم لە پاڵەوەیە گۆواری پێنجەممان دەرکرد بە ناوی فاکت ڕەخنەی ئیسلامی سیاسیە کە کاکبابم بخۆی سەرپەرشتیەکە هەم ئەمە ئەو هەم گۆواری ئایدیا ئەو گۆواری پێنجەم گۆواری شەشەم فۆکەسە فۆکەس ئەم گۆوارە وەرزیە زۆرتر فۆکەس لەسەر ئەو ڕووداوانەکە کە دێنە پێشەوە مەسەن هەڵبژارنەکانی ئێران وەکو مەسەن ئەم ڕووداوانی کە دێتە پێشەوە لە ئۆکرانیا و کێشەکان و قەیرانەکانی بینی رووسیا ئۆکرانیا یان لە دوایین ژمارەی پەیوەست بوو بە گەڕانەوەی تالیبان بۆ ئەفغانستان بۆ دوو ڕەهەندەکانی تێڕوانینی نێودەوڵەتی سەبارەت بەو بابەتە چییە؟ ئێمە هەمووی لە دوو توێی سەد لاپەڕەیە ئەوە خەینە بەرچاو خەڵک کە مەسەلەن لەکوێ دنیا ئەوانەی کە ئەو خەڵکانی شارەزان دوو ڕەهەندە سیاسی و ئیدۆلۆژی و نێودەوڵەتی و ئەوانە چۆنی تالیبان ڕۆیشت و هاتەوەوانە هەموو ئەو بەدانە لێگەداتەوە ینی ئێمە ئاوا دەستمان پێکردین لە 2004 جگە لەو شەش گۆوارە ئیتر مەسەلەن لە ماوەی ڕابردوودا نزیکەی 500 کتێبیشی چاپ کردو دەستگاکە و زۆربەی لە بواری فکر و فەلسەفەیە و لەگەڵەوەشا گرنگی بە ڕەخنەی ئیسلامی سیاسیەدا و گرنگی بە مەسەلەی ژنانەدا و گرنگی بە بابەتی ئەو کتێبانەی بەشێک لەو کتێبانەش چاپ کراون یا چاپەکرێن کە نامەی ماستەر و دکتۆران یا لێکۆڵینەوەی جدی سەبارەت بە پرسی کورد لە حاڵدا ئێمە متوان بڵم لە نیسانی 2004ەوە تا ئێستا دەستگاکە بەردەوامەوە کارەکە کار بەوانەگەر بینی لای بەڕستان پرسیاری بەشەکانی بکەین دەستگای ئایدیا چەند بەشی هەیە و بە چەند زمان کارەکات دەستگای ئایدیا لە چەند بەشێک پێکاتوە ئەمە یەکەی وەرگێڕانمان هەیە بەشی وەرگێڕان کە لە چەند وەرگێڕێک پێکاتوە هەرێکێک لەم وەرگێڕانە لە زمانێکەوە تەرجەماکات وەرگێڕمان هەیە لە زمانی ئینگلیزیەوە یان لە عەرەبی یاخود لە فارسی لە زمانێک ئەم سێ زمانە ئەولەویەتن بۆ ئێمە لەبەر چەند هۆکارێک یەکەم بەشی هەرە زۆری فکر و فەلسەفەی دنیا بە زمانی ئینگلیزی نووسراوە یعنی میراتێکی باش لە بەردەسایە لە زمانی عەرەبی و فارسیشە بە هەمان شێوە بە تایبەت لە بابەتە سیاسیەکانە ئەوان پەیوەندیەکی جوگرافیشیان تەنانەت لەگەڵ ئەم منتیقەیە هەیە بۆ ئێمە ناچارین بۆ پرسە سیاسیەکان بگەڕێنەوە بۆ سەرچاوە فارسی و عەرەبیەکان بەشێک لەوانە ئیسفادەیان لێەکەین لەپاڵ ئەم سێ زمانە ئێمە هەندێک جار بۆ هەندێک بابەت پشت بە زمانی تریژە بەستین ینی لە چەند زمانێک تریشەوە بابەتمان تەرجەمە کردووە بە نمونە لە ئەڵمانیەوە لە فەڕەنسیەوە لە سویدیەوە لە نەرویجیەوە
تەنانەت لە ڕووسی و لە کۆمەڵێک زمانی تریشەوە ینی هەر زمانێک بەردەست بێت یان ئەو وەرگێڕە بەڕێزانی کە لە کوردستانە هەنێمە کاریان لەگەڵاکەین بەڵام خۆتان نەزانن بەگشتی ئەو سێ زمانە ئەو لەوێتە لەزانین ئەمە بەشی وەرگێڕان بەشێکترمان هەیە بەشی زمانەوانی بەشی زمانەوانیش لە ئەو کارمەندانە پێگیت کە کاری زمانەوانی و هەڵەچنی و پێداچوونەوەکەن بۆ بابەتەکان هەڵبەت ئەم بەشە کاگەنۆری ژاماژەی پێ زۆر جار ئێمەش ینی هاوکارە بین بە خوێندنەوەی بابەتەکان بە دەستنیشانکردنی ئەو هەڵانەی کە تایە بووە ینی پەیوەندیەکی هاوبەشەیە لە بینی بەشەکانە بەشێک تریشمان هەیە بەشی هوەریە واتە بەشی دیزین تا نزانن سال لەم سەردەمەیە بابەتی دیزین و لایانی هوەری بۆ هەموو بڵاوکراوەیەک بابەتێکی زۆر گرنگە بۆیە ئێمە احتیمامێکی گەورە بە لایانی دیزین و لایانی هوەری کار و بەرهەمەکانین ئەم بەشەش لەو کەسانە پێکاتووە کە کاری دیزینکردنەکەن هەم دیزینی بەرگەکان هەم دیزینی ناو تێکستی کتێبەکان ئەم سێ بەشە سێ بەشی سەرەکی دەستگاکەن لە پاڵەوەشە بەشی مەسەلەن بە بازارکردن و پەیوەندی ڕێخستنی پەیوەندی لەگەڵ کتێب فرۆشەکانە ئێمە ئەو بەشەشمان هەیە یان زۆر جار سەردانەکەن هەنێک کەسێ لە ناو دەستگایە کتێبەکان وەرەگرێت ئەو کتێبانی کە دەستی ناکەوێت بەتایبەت هەنێک کەسێ بە دوای نوسخەی کۆنی کتێبەکانمان ناگەڕێت ئێمە هاوکاریانە بین بەم شێوەیە هەر بشین کاک بابان جیاواز لەوەی کە بۆ نمونە ئەم چەند بەشەی هەیە لە ئێستا تا چەندێک هەلیکارتان بۆ گەنجەکانی تر بۆ خەڵکی تر دامەزراندووە چەند کارمەند لە نێو دەستگای دیا کارەکە خۆی مەوزوعی کارکردن لەم بوارەیە تا ڕادەیەک با بڵین جیاوازترە لە بوارەکانی تر پێشە شتێ پەیوەست نییە بە بڕوانامەوە ینی بۆ نمونە ئەوانی کە هەر خۆی بەشێک نییە ئەم با بڵین بڕوانامەیەک نییە تایبەت بێ بە ئیشی با بڵین چاپ و بڵاوکردنەوە کۆمەڵە بڕوانامەیەکی نزیکەیە لەوە کە ئەو کەسانەی توانن ئیشی تا بکەن هێشتا ئەگەر ئەوانەش نەبن هەر ئاساییە مەسەلەن بڕوانامەی میدیاوانی کە خاوەنی پسپۆڕی میدیان یان ئەوانەی خاوەنی پسپۆڕی زمانن و هەروەها ئەوانەشی کە خاوەنی پسپۆڕی وەرگێڕانن کە ئەم بەشی وەرگێڕانیش پێم وابێ چەند ساڵێکە کراوەتەوە لە زانکۆی سلێمانی ئەم کەسانە ئەتوانن هاوکار بن لە ئیش و کارەکانی هەم دەستگای ئایدیا هەم هەر دەستگایەکی تری هاوشێوی لەم شێوەیە بۆ ئێمە ئەم جۆرە کەسانە لە دەوروبەری خۆمان کۆکەینەوە و هاوکارە بین هەم ئەوان خزمەتێکەکەن بە بواری سەقافی کوردی هەم ئێمەش لە بەرامبەرە دەستگیرۆی ئەمانەکەین بۆ هێنانە پێشەوەیان چەنەها کەس هەبووە کە یەکەم کاری بۆ نمونە لە تەرجەمەکردن یان بڵاوکردنەوەی لاپەڕەیەکی ئەیفۆڕۆ دەستی پێکردووە ئێستا و کەسە مەسەلەن دەیان کتێبی هەیە ئێمە بەچی بۆی کە لە سەرتاوە ئەوش بابەتێکی ترە بۆ نمونە ینی تەنانەت نەتوانم ئایدیا بڵێم وەکو ناوەندێک یان پەیمانگایەکی پێگەیاندنی کەسانی لێکۆڵەر و وەرگێڕ بووە لەم بوارەیە وردە پێگەیشتون و بوون بە خاوەنی بەرهەم و کاری خۆیان هەڵبەت لە سەریز نیوە تەوەری ڕۆنیامانەوە دێ پێکەوە بینەری تەوەری ڕۆنیا بین پاشان بەردەوام دەبین لە گفتوگۆکانمان. طبعا لە بواری توێژینەوەی ئەمڕۆ کتێبخانەی کوردی یا بە شێوەیەکی گشتی زۆر سەرچاوەمان کەمە و من بەش بە حاڵی خۆم ئەو توێژینەوەی کە ئێستا ئەنجامیەدەم سەرچاوە لە کوردیە زۆر کەمە ئەتوانم بڵێم لە جێی نەبووە و زۆرنی احتیمادی ئێمە لەسەر سەرچاوە عەرەبی و ئەجنەبیەکانە یا با بڵین ئینگلیزیەکانە چونکە سەرچاوە لە زمانی کوردیە نییە و جێگەی داخە. هەڵبەت ئێمە لێرە بەشێکمان هێوشی سەرچاوی فەرهەنگیە کە تایبەتە زیاتر بە توێژینەوەی زانکۆی یان نامەی زانکۆی و ئەکادیمی لێرە ئێمە دەتوانین ئەوی کە بکرێ بۆمان خزمەتی و کەسانت دەکەین کە بۆ خوێندنی باڵا هەوڵی لێکۆڵینەوە توێژینەوەدەن. ئێمە بەپێی و بابەتانەی کە ئەوان جیاواز ئەڵبەتە توێژینەوەکان فراوانن بابەت و تەوەرەکانی ئێمە بەداخەوە هەندێک بابەت هەیە ناتوانێت و بابەتە زانستیانەی کە سەردەمیانەیە یاخود بە شێوەی زمانی کوردی نیمانە
و هەندێک بابەتیش هەیە کتێبخانەکەمان دەوڵەمەند و دەتوانێت ئەوان بە سوودی لێوەرگرن و سەرچاوی خۆیان بەدەستکەوێت کە دەیخوازن ینی سەرچاوەکانمان بەپێی توێژینەوەکان جیاوازە و بەداخیشەوە کتێبخانەی کوردی نەگەریەمە ئەوان لەو بابەتی زانستیانەی لە بابەتی سەرچاوی زانستی بە زمانی کوردی لاوازە و نییە و کەم و دەگمەنە بەڵام سەیرەکەی زۆرینەی ئەو تەرجەمانی لە بازاڕان ئەو کتێبانە نین کە بە کەڵکی توێژینەوە دێن توێژینەوەکانی ئێمەش کاتێک کە ئەکرێت زۆرینەیان بە زمانەکانی ترە خۆزگە بە زمانی شیرینی کوردی هەبووە بەڵام کاتێک تۆ بە زمانی ئینگلیزیەکەی تەرجەمەی ناکەی بە کوردی زۆرینەی وابزانم بەشە عیلمیەکان بەشە زانستیەکان توێژینەوەکانیان بە زمانی ئینگلیزیەکەن زۆریشیان بە زمانی عەرەبی بە زمانی کوردی توانین بڵێ کەمە لە جێی نەبووە طبعا ئەو کتێبانی کە ئەچێتە بازاڕەوە کام کتێبە فرۆشی زۆرە پەیوەندی بە ئاستی سەقافەت و ئاسی ڕۆشنبیری خەڵکەوەی خەڵک چ کتێبێک ئەکرێت ئەو کتێبە ئەکرێکە لە ئاستی بیرکردنەوە و ئاسی ڕۆشنبیری خۆیەتی بەڕاستی ئێستا ئەگەر سیرکەیت لە کتێبخانەکان بپرسی بڵێ چ کتێبێک فرۆشی زۆرە سیرێکی کتێبێک فرۆشی زۆرە کە لەوانەیە لە ئاستی عیلمی ئەگەر کەسێک هەڵسەنگاندنی بۆ بکە زۆر لاواز بێت بەڵام کە ئەمەیە کەواتە پەیوەندی بە پەروەردەکەتەوە هەیە پەروەردەکەمان لە ئاستێکی زۆر ینی با بڵێ لە قەیرانایە ئێمە فەلسەفەیشی پەروەردەمان هەیە لەسەرەوە بۆ نمونە لە یەکێ لە ئامانجەکانی ئەڵێ ئێمە ئامانجمان ئەوەیە کەسێکی بەرهەمهێن و کەسێکی بیرکەرەوە ڕەخنەگەر کەسێک کە سوودێکی بۆ خۆی هەبێ و بۆ دەور و پشتیش هەبێ بەرهەم بهێنین کەسایەت یعنی لە ئاستی ئەوەیە ڕۆژانەیە خوێنە زۆر ڕۆکاتە ئێرە بەڵام بمەوێ توێژینەوەکەی بە چڕی لێرە دەستیکێ بە کاملی سەرچاوەکان ناتوانم ئەوە تهدید بکەم چونکە ئێمە هەندێک سەرچاوە هەیە کە ئێمە بەڕاستی پێویستمانە نیمانە زۆر کەمە بۆ نمونە با بڵێن زانستیەکان بابەتە زانستیەکانمان تا بڵێ کەمە بە زمانی کوردی بابەتە یاسایەکانیش دووبارە هەر کەمە بە زمانی کوردی زۆر کات لێرە سەرچاوە ئەبا بەڵام پەناشەبە بۆ هۆڵی عەرەبیەکان بۆ ئەوەی تەواویکە ئەو سەرچاوانە بەداخەوە یعنی لێرە ئەتوانێت شتی زۆر باشمان هەیە با بڵێن تا بڵێ دەوڵەمەنین بە کتێب بەڵام بابەت بۆ بابەت فەرقەکە با بڵێ سە بابەتە کۆمەڵایەتیەکان و بابەتە سیاسیەکان تا بڵێ چڕە لێرە بابەتە ئەدەبیەکان مێژووی و جوگرافیەکان بەڵام بابەتە زانستیەکان تا بڵێ کەمە هەڵبەتەوە هۆکاری زۆرێشێک لەوانە کاری وەرگێڕانە لەبەرتە بابەت هەیە وەرنەگێڕاوەتە سەر زمانی کوردی یاخود ئەو کتێبانەی کە وەرەگێڕێ بۆ سەر زمانی کوردی دامەزراوەیەک نییە پلانی هەبێ و داڕێژرابێ پەیوەندی هەبێ لەگەڵ زانکۆی سلێمانی یا زانکۆی سلێمانی خوان یا زانکۆی وەزارەتی خوێندنی باڵا یا وەزارەتی ڕۆشنبیری و پلانە نییە کەوانەی کە دراسەکان لەسەر چییە و تۆ بتوانە سەرچاوی بۆ پەیداکەن و بگرە زیاترەمە توێژەر خۆی هەوڵەدات سەرچاوە خۆی پەیدایکە زۆربەی کات بە شێوەی ئەلکترۆنی پەیدایەکەن کە سەرچاوی ئینگلیزیان بوێت ئەجا بەداخۆ لە دویکی کەشا ئێمە تووشی و قەیرانی داراییە بووین کە لە ساڵی 2014 بۆ 2015 تا کتێبخانەکان ڕێگریان لێکراوە بەهۆی ئەو قەیرانەوە کە کتێب و سەرچاوی تازە بتوانن دابین بکەن بە تایبەتیش لە سەرچاوی زمانی مەسەڵەن بە زمانە بیانەکان چی ئینگلیزی بێ یاخود سەرچاو بە زمانی عەرەبی کە ئەمە زۆر دەگمەنەوە پێویستیشە هەبێت کە ئێمە ڕێگری هەیە لەو قەیرانە کە ناتوانین سەرچاوی تازە بکڕین ئەمەژە بێتە کێشە کە ئەو سەرچاوەیە ئێمە نەما بێ و دەست خوێن توێژەریش نەکەوێت. سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی تەوەری ڕۆنیە. کاگە نۆرەگەر هەت بۆ پرسیارەی ناو ڕاپۆرتەکە بگەڕێمەوە لای بەڕێستان کەمی ئەو سەرچاوە کوردیانە لە ناو کتێبخانی کوردیە چ گرفتێکی دروست کردەوە جیاواز لەوە ئێوەکو دەستگای ئایدیا کارتان کردووە لەسەرەوەی ئەو سەرچاوانە زیاد بکەن بە تایبەت بۆ بەدەستێنانی بڕوانامەکان چ دکتۆر بێ ماستەر بێ لەمانەیە بۆ ئەوی بتوانن لە لێکۆڵینەوەکانە سوودی لێ ببینن. خۆی لە ڕاستیە ئەوەی ئەو بەڕێزانە باسییان کرد زۆرتر پەیوەندی بە سەرچاوە عیلمیەکانەوە هەبووە ئەمە ڕەنگە نەک بۆ کتێبخانەی کوردی لە کتێبخانەی فارسی و عەرەبیەوە شا کەم بێ بە تایبەتی کە ئەم کۆمەڵگایانەی هاوشێوەی ئێمە زۆر پەیوەست نین بەوەی کە گرنگی بەم بابەتە بدەن زۆرتر لە چوارچێوەی سیاسی و ئەدەبی و ئەوانە ئەخولێتەوە. لە ڕاستیە ئەوەی کە ئیشی ئێمەوە نییە سەرچاوە ئامادەکەین بۆ نامەی ماستەر و دکتۆرە ئێمە لە ڕاستیە بە پێی پێویستی کۆمەڵگای کوردی کارمان کردەوە
ئێمە بەشێکین لەو پرۆژە فکریە جیهانیەی کە ئێستا گرنگی بە تێڕوانین و ڕوئیا و تەحلیلات و تەفسیراتی تازە بۆ دنیاکە و بەشێکین لەو پرۆژەیە کە لە ئاستی دنیا گرنگی بە کاری فەلسەفادا ئەوەی کە مارکس وتی بەتەنیا بریتی نیە لە گۆڕینی جیهان ئێمە تەفسیری شیەکەین و ئێمە لە خاڵێکی بچووک لەسەر ئەم قسەی مارکس ئێمە ئەمانەیە هەوڵماندا ینی مەسەرەن ئامانجمان بۆ بەشێک لە کۆم توانین دەور و نەخشمانە بێت لە گۆڕینی کۆمەلگای کوردی لە هەنگاوێکە بۆ هەنگاوێکی باشتر و لە هەمان کاتا تەفسیری ئەم کۆمەلگایش بکەین بە زمانی فکر و فەلسەفە. بەڵام گرفتەکە لێرە ئەوەیە بەڕاستی گرفتەکە ئەوەی کە بەتەنیا ئەوە نییە کە سەرچاوەکەمە بۆ نامێ ماستەر و دکتۆراوانە بەڵکو گرفتەکە بریتە لە ئەوەی کە کۆمەلگای کوردی معنی بمبورە هێشتا کۆمەلگایەکی نەخوێندەوارە بۆ معلوماتی جەنابتان لە لێکۆڵینەوەیەکی کە من کردومە ساڵێک لەوە پێش لە ناو فەیسبووکەی خۆشم بڵاو بووتەوە بە بەراورد بە خوێندنەوە لە جیهانی خۆراوایی و جیهانی عەرەبی کوردستان یا خوێنەری کورد هاوشێوەیە لەگە وڵاتانی عەرەبی و بۆ معلوماتی جەنابتان بە 23,000 کەس کەسێکە خوێنێتەوە لە هەرێمی کوردستان حسابی خۆت بکە لە 6,200,000 کەس بۆ هەر 23,000 کەسێکە خوێنێتەوە ئەوە یانی چی یعنی ئەو کۆمەلگایە بەداخەوە گرنگی کتێبی بۆ گرنگ نییە بۆ چ جای سەرچاوی زانستی و ئەوانە ینی ئێمە هەوڵمانداوە ئەم خاڵە لاوازە تێپەڕێنین چارەسەرێکین و کەوەش بەڕاستی ئێمە ڕەنگە سەتایەکیش نەمانتوانی بێ توانین کۆمەلگای کوردی وشیار بکەینەوە ینی کە بە نەزەری من هێشتا زۆرە بەڵام قسەکەەوەیە کە ئەمە پەیوەندی بە تەنها بە دەستگاکە ئێمەوە نییە پەیوەندی بە تەنها بە کتێبەوە نییە پەیوەندی بە سیستەمی پەروەردەوە هەیە کە جاری تریش باسم کردووە ڕەنگەیەکێ لە فاکتەرەکانەوە بێ کە کۆمەلگای کوردی بۆ ناخوێنێتەوە یا تاچ کوردی بۆ ناخوێنێتەوە لەبەرەوەی جگە لە هۆکاری سیاسی و ئیداری و حکومی ئەوانە بەڵام مەسە مناڵی کوتە لە بدایەتەوە کاچێتە قوتابخانە مەسەر ڕقی لە کتێبە هێشتا ڕەنگە هەندێ حاڵەتی تێپەڕان بێ باشتر بوو بێ ئەو چەند ساڵە بەڵام لە ڕابردوو ئێمە شێوەی مەکتەبەکانمان لەسەر شێوەی زیندان دروستکرا و تایبەتی لە سەردەمی ماس و هێشتا ئەو مەکتەبانە زۆری ماوە وەش پەروەردەکە مەسەرەن وای لێ کردی ڕقل لە کتێب بێ لە جیاتی کتێبت خۆش بێ لەبەرەوە بە نظری من ئەوانە هێشتا کاریگەری سلبیان ماوە و پێویستە ئەوە کە زۆرتر ئیشی حکوومەتە کار لەسەرەوە بکە کە ئەم گرفتانە چارەسەر بکە و خەڵک کتێبی خۆش بێەوە دامی ئەم دەستگایانە بکە بۆی نرخەکانیان دابەزێن و بتوانن دەور و نەخشیان هەبێەوە لەگەڵ هەموو ئەوانەیە ئەو کارەکانی ئێمە دەستگای ئێمە یەکێ لەو هاوڕێیانە لەو بەرنامەیە قسەی جوانی کرد کارەکانی ئێمە بۆ نخبەیە چاپکراوەکانی ئێمە کتێبەکانی ئێمە بۆ نخبەیە ینی ئێمە ئیش لەسەرەوە ئەومان نەکردووە کە هەر کەس بێ ئەو کتێبان ئێمە بخوێنێتەوە تێی بگە و بتوانێت بە ئاسانی هەزمیکە زۆر جاریش خەڵکگەڵی کتێبەکانی ئێوە باش نییە ئەلە باش نییە مەسەن بۆ چونکە ڕەنگە لەگەڵ ڕویا و تێڕوانینی ئەو یا بە شێکڵێک لە شێوەکان ناتوانێت ئەمە هەزم کە لەبەرەوە خەڵک زۆر جاشتی سادەیەوە بەداخەوە لە کۆمەلگای کوردستانە ئەوەی کەوتم تەیدی ئەو قسەی و هاوڕێەوەیە کە شتا خراپەکان زۆرتر ڕواجی هەیە ئەفرۆشتێت تۆ دیقەت بە لە بینی باشترین هونەرمەندی مۆسیقاری کوردی و لە بینی هونەرمەندیشی میلی لە بینی زۆرترین گوێندان و باشترین قسە لە فەیسبوک لە بینی ئەنواع کتێبکە لە بازار هەیە زۆر جار بە چەند هەزار نوسخەی لێ فرشراوە لەگە کتێبێکی زۆر باش مەسەڵەن بینی بەداخەوە ئەوە مەسەلەن ئەوە دەتوانی ئەوە بڵێ ئەوە سەمپڵێکە کۆمەلگای کوردی بەداخەوە ینی ئەکسەریەتی هەزی لە شتی باش نییە و بەڵام ئەوە مانایەوە نییە کە ئێمە دەستبەرداری ئەوە بووین یان ئەسڵن ئێمە کاری ئێمەوەیە کە بتوانین ئەو ڕوئیایە بگۆڕین و ئەو نەزەریە و بۆ چوونانەی خەڵک بگۆڕین کە و ئەمەش بە نەزەری من لە ڕێگای کتێبەوە توانێت کۆمەلگایەکی وشیار بنیاد بنی و لە ڕێگای ئەم کاری ئێمەوە ئەتوانێت ئینسان قوڵتر و فرەڕەهەنتر و بە ڕوئیایەکی ئینسانیتر و ڕوئیایەکی قوڵتر بخوێنێتەوە لە هەر حاڵدا
هەوڵماندا ئەگەر دەور و نەخشمان کەمینەیە کەمیش بێ لەسەر نخبە بێگومان مەسەڵەن وەڵامانەش کە وەریەگرینەوە لە کتێبەکانمان بێگومان توانیوێتی مەسەنجەی ڕەزامەندی کەمینەیەکی خەڵکی خوێنەواری کۆمەڵگای کوردستان بێ. زۆر باشە بەڵام کاگەنەوە هەوڵتان نیا بۆنە ئەو نخبێت تێپەڕێن یان کار لەسەر توێژەکانی تری کۆمەڵگەش بکەن لە ڕێگەی ئەو بەرهەمانی کە بڵاویەکەنەوەنێ بۆ نەڕاستە بەرهەمە فەلسەفیەکان فکریەکان کەەوە ئیشی لەسەرەکەن تێگەیشتن لیان هەندێک زەحمەتە بەڵام هەوڵتان نەداوە بۆنونە یعنی ئەمە بۆ چین و توێژەکانی تری کۆمەڵگەش بێ بۆ خوێنەرەکانی تریش بێ لە ڕاستی ئێمە تەنها لە ڕێگای ئەو نخبەی کە هەیەتر تێپەڕێن ئێمە تەنها لە ڕێگای گۆڤارەکانمانەوە هەوڵمانداوە مخاتەبەی خەڵکانی تر بکەین و پێشم وایە ئەرکی ئێمە لەم ڕەهەندە کۆبێتەوە و فۆکەسیشمان لەسەر ئەم بابەتەیە لە بەرەوەی ئەنواع دەستگای تر هەیە لە هەرێمی کوردستان مەسەن چەند دەستگایەکەن کە کاری وەرگێڕانی ئەدەبیەکەن ڕۆمان و شعر و چیرۆک و ئەوانە و دەستگایەک تر هەیە مەسەن زۆرتر کار لەسەر کتێبە کۆمەڵایەتیەکانەکە بە نظری من ئەوەی جیاوازی ئێمە لەگەڵ ئەوانە لەگەڵ زۆری ئەوەیە کە دەستگاکەی ئێمە ئەم دەستگایەکی مەسەلەن ئەوە نییە قازانجویست نییە مەسەلەن کارەکانی لە چوارچێوەی بە بازاڕا بێ ئەنی کتێبەکانی بۆ تیجارەت و بازرگانی بێ نەخێر ئێمە کتێبەکانی ئێمە 100% ینی هەموو ئەو تێچوانێکیەتی توانێت زەرەر بکە لەبەرەوەی کە وەکوتم ینی کارەکە ئێمە نخبەویە و ڕەنگە فرۆشی نەتوانێت وەکو ڕۆمانێک بێ بەڵام ئێمە لەگەڵەوەی ئەو کتێبانی کە پێویست بۆ کۆمەڵگای کوردستان مەسەن چەند نامەی ماستەر و دکتۆرامان چاپ کردووە کە باسی بارودۆخی سیاسی کوردستانەکە لە سەردەمە جیاوازەکانە و لەگەڵەوە ئێمە هێشتا پێمان وایە چەندین دەستگای تری هاوشێوی ئێمە پێویستە لە کۆمەڵگای کوردستانە و ئەم کارە بە تەنها ڕەنگە بە ئێمە تاو نەبێ بەڵام ئێمە وەکوتم ئێمە ئیشمانەوەیە کە سەر تەرجەمەی فەلسەفەی دنیا ئەوەی کە لە فەلسەفەی یۆنانیەوە بکەین بە کوردی بۆی کە کۆمەڵگای ئێمە لەم بارودۆخە فکری و فەلسەفیە وەلەو تەحەولە گەورەی کە لە سەردەستی ئەم فەیلسوفانە لە جیهانی خۆراوە دروست بووە لێرە بتوانێت کاریگەری دابن لەو بابەتی تەرجمە حسەکەم پرسیارەکە لێ بکەمەوەی ژەوەیە تا چەند کارتان لەسەر و کورۆ مەسەلەن ئەو بابەتە فەلسەفیانە بابەتێکی وشکناسی تێگەشتنی کۆمەلگا و خۆ ئاماژەش پێدا نخبەیەکی کەم لی تێگا مەسەلەن بوونی فەرهەنگێکی بۆ چەمکە فەلسەفیەکان دەستگای ئایدیا تا چەند کاری لەسەر مەکرۆ جیاوازەوە یاخود ڕوونکردنەوە هەبێت لە پاشکۆی کتێبێکە ڕوونکردنەوە هەبێت لەسەر ئەو بابەتە فەلسەفیانەی کە ئێوە وەرجێڕانی بۆکەن یاخود لە ئیشی لەسەرەکەن لە دەستگای بەڵێ هەیە ئێمە ئیندێکسێکی فەلسەفی تقریبا 1300 لاپەڕەیە هەموو بەشێکی زۆری ئەو چەمکە فکری و فەلسەفیانە و بە تایبەتی ئەدەبیاتی مارکسی لەناو ئیندێکسە هەیە بەداخەوە گرفتەکە بەڕێی من ئەوە نییە و ئێمە لەگەڵەوەش ئێمە پێمان وانە ئەو بۆ چوونە دقیقەکەڵێ فەلسەفە قورسە و فەلسەفە وشکەوانە قسەکە لەسەر ئێمە توانم بڵێم قسەیەکی کاک بەختیار عەلی بێنمەوەیە کە ئێمە نامانەوێت ئاستی دەستگاکەی ئێمە دابەزێ بۆ سەر ئاستی خراپی خوێنەرەکە ئێمەمانەیە ئاستی خوێنەرەکە بەرز بێتەوە لەسەر ئاستی و مەسەلەن ئەو لە کۆمەڵگەکانی دنیاشە ئەم بابەتە زۆر گرنگی پێدرێ بەڵام ئەو پێوەستە بۆی کە تاکانی کۆمەلگا چەنە وشیارن و زین بەداخەوە خوێنەری کورد حەزی لە شتی سادەیە مەسەن ڕۆمانێ خوێنێتەوە و تەواو بێ بەڵام مەسەن کاتێکە پێویستی بەوەیە کتێبێکی مارکس بخوێنێتەوە کتێبێکی لینین بخوێنێتەوە یا کتێبێکی فرۆید بخوێنێتەوە بێگومانەوە پێویستی بە بیرکردنەوەی قوڵ و بە تێگەیشتنی قوڵ هەیە و پێویستی بە ڕوویای ئەم کەسەوە هەیە کە تێگەشتنی بۆ فەلسەفەوە بۆ دنیابینی و بۆ ژیان چۆنە پێم وایە ئەگەر مەسەن لێکۆڵی نوێک بکرد لە سەرم بابەتە کۆمەلگای کوردی گرفتی زۆرە و هەمیشە حەزی لە شتی سادەیە حازر بێتە بەردەستی و هەمیشە ئەو قسەیانەی جەنابتانەوەی ڕووبەڕووی ئێمە کرێتەوە کە
چه تااقەتی فەلسفەیە و ئەو کتێبە قورسە و تێناگەی و پێویستی بە 4-5 خوێندنەوەی لە ڕاستیەوە خۆ دزینەوەیە لە بەرپرسیارەتی مەعریفی تاک ئەگەر نا مثل هەموو کەس دەتوانێت تۆ ناتەوێت مەسەلەن ببی بە فەیلسوفێک تێزێکی تازەدا بنی ئەم خوێنەرە کوردەتەوە تۆ پێویست بۆی بخوێنیتەوە بۆی لەم بارودۆخە تێبگەی و ئەوەی کە لە دەوروبەر لە جیهانە ئەگوزارێەوە ئەو گۆڕانکاریە گەورە حتمیانەی کە لە مێژووی فەڕەنسا رووسیا و ئەڵمانیا و زۆر لە وڵاتانی ئەوروپی ڕوویداوە لەسەر سێن فەیلسوفانە بووە لەسەر دەستی مارکس و ڤۆڵتێر و فرۆید و ئەنگڵس و ئەوانە بووە بەداخەوە مەسەلەن و تۆ ئەگە پێویست بەوەی ئەم کۆمەلگای ڕێک بخەیتەوە و پێویست بەوەی سیستەمی سیاسی باشکەی و پێویست بەوەی عەدالەت و مەسەلەن بزنەوەی فێمینیستی گەشە بکە وەگە پێویست بەوەیە مەسەلەن ئەوەی کە ئەو عەدالەتە کۆمەڵایەتی جا بۆ چینی کرێکارە بۆ ژنە بۆ هەر کەسێکە دەستەبەر بێ وەگەر پێویست بەوەیە مەسەلەن تاکێکی وشیارت بێ وەگەر پێویست بەوەیە مەسەن خەڵک تەنانەت بتوانێت ئازاد بێ و ئازادی عەقیدە و بەیانی هەبێ ئەمانە هەمووی سەرچاوەکەی ئەم فەلسفەی و ئەم فەیلسوفانن کە توانیویانە دنیا بگۆڕن کە توانیویانە ئەم سیستەمە سیاسیانە یعنی ئەوەی کە ئێستا لە فەڕەنسا گوزارەیە ینی شانازی لویسی 14 نییە ئەوە شانازی جان جاک ڕۆسۆ سارتەر و چێ لە فەڕەنسا و ئەوەی کە لە ئەڵمانیا ئەگوزارێ ئەوە بەڕاستی ئیمپراتۆرەکەی نییە ئەو کۆمەلگای کە ئێستا بەشێکی زۆری ئێمەمانان و کۆمەلگای کوردی خوازیارەتی خەونێتی بگاتە ئەوێ ئەوە لەسەر دەستی فەیلسوفانە گۆڕاوە و بنیاندراوە ئەو دەوڵەتە بەرابرە لە زۆر بێ وڵاتانی مەسەلەن خۆ وڵاتانی ئەسکەندناڤیا چەتە بوون ئەمانە لەسەر دەستی خەڵکانی بیرمەند و فەیلسوف و وڵاتێکی وەکو یۆنان کە تا ئێستا شانازی بە فەیلسوفەکانی خۆیەوە سقرات و ئەفلاتون و ئەرستۆ و کێشەوەکە و ئەوانە مەسەلەن توانیویانە دنیا بگۆڕن توانیویانە بەختەوەری کۆمەلگاکان دروست بکەن و ئەوە بەداخەوە سیستەمە سیاسیە تۆتالیتارەکانن و ئەوە مەسەلەن هێزە دەسەڵاتدارەکانن کە کۆمەلگاکە ئەشێوێن و ئەیگۆڕن لە ئەسڵا ئێمە ئاوا بیر لەم کاری خۆمانەکەینەوە ئاوا تێڕوانین ڕوئیامان بۆی هەیە بەڵام بەداخەوە کە مەسەلەن لە ناو کۆمەلگای کوردستان هێشتا زۆر باش پێشوازی لێ نەکراوە و پێویستی بەکاری زۆرترە زۆر باشە دەستان خۆش بێ کاک بابان هەڵبەت کاگەنۆر ئاماژەی بە کۆمەڵێک شتدا کە بۆ نەخوێنەر لە کۆمەڵگەی کوردیا خۆی لە بابەتە فکری فەلسەفیەکان دوور دەخاتەوە کەواتە لە ئێستا لە نێو کۆمەڵگەی کوردیا زیاتر خواز لەسەر چ جۆرە بابەتێکە و کام جۆر لە نووسین زیاتر دەخوێنرێتەوە بەڵێ من هاوڕای کاگەنۆرم کە ئەم تێکشکاندنی ئەم هاوکێشەیە کە یان ئەم بیر و بۆچوونە کە خەڵک پێی وایە فکر و فەلسەفە شتێکی ئاڵۆزەوەمانە خۆی بەو جۆرە نییە ئەمە بێ لە بزەبت لە بواری پەروەردەوە دەست پێ بکەین ئەگەر ئێمە تاکەکان هەر لە مناڵیەوە فێریەوە بن کە کولتورێکی خوێندنەوەیان هەبێت کولتوری خوێندنەوە بۆ مەعنا تەقلیدیە ناکە هەر کتێبێ بەدەستەوە بگرێتە مەی تر کافی بێت نەخێر بۆ مەعنایی کە خوێندنەوەی کتێب لەسەر ئەساسی تەحلیل و نەقد بێت ئێمە هەمیشە هەر سیستەمی پەروەردەوای کردووە هەر کتێبێت تۆ بەدەستەوە بگرێبێ هەرچی خوێندەوە تۆ بە قسەی بکەیت بە هەرچی خوێندەوە تۆ لەبەری بکەیت و دووبارەی بکەیتەوە کە بەڕاستی ئەمە کێشەکەیە بەڵام بیرکردنەوەی فەلسەفی ئەمجامە هەر بۆ بۆنێەوە لەم چەند مانگی پێشوە کتێبێکمان لەو بارەوە چاپ کردووە بیرکردنەوەی فەلسەفی لای مناڵانیان چۆن مناڵ فێری فەلسەفە بکرێت ئێمە ئەمانەوەیە لەم ڕێگەیەوە لەوە هەموو کەسێک لەوە تێبگات کە تێگەیشتن لە فەلسەفە یان قسەکردن لەسەر فەلسەفە بەم جۆرە تێگەشتنە باوەنیەکەوان پیان وایە بۆ پرسیارێکی بەڕێزی شت بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی ینی با بە سەراحەت بڵین لە ئێستاە چەند جۆرە بوارێک ڕەواجی هەیە کە ئەمە خۆی نیشانەی ئاستی تێگەیشتن و وعی خەڵکە بەڵام هێندەی ترکە ئەم بابەتانە زەقەکرێنەوە ئەم ئاگاییش هەر لە خوارەوە مێنێتەوە ئەو بابەتانە مەسەلەن هەندێک ڕۆمانی زۆر با بڵین بازاڕی و ئازنزم خۆی ڕۆمان یعنی ژانرێکی گەورەی ئەدەبیە
دەیان ڕۆمانی زۆر تاوان و سزای دۆستۆفسکی بێگومان ینی دەیان ڕۆمان هەیە کە لە ئاستی دەیان کتێبی زانستی و فەلسەفیە ئەمانە جێگەی تەقدیرە و هەموو کەس شانازیەکە کە لاپەڕێکیان لێ بخوێنێتەوە بەڵام ئەو ڕۆمانانی کە ئێستا ڕەواجیان هەیە کۆمەڵە ڕۆمانێکی زۆر ئازنزمن بەشی زۆریان لەلایەن هەنێ دەستگای هەرێمی و نەودەوڵەتیەوە دامەکرێن بە مەبەستی شێواندنی ئاگایی تاکی کورد لێرە لە وڵاتەیە کۆمەڵێک بابەتی ترێ مەسەلەن بابەتی گەشەپێدانی مرۆیی ئەویش بە هەمان شێوە گەشەپێدانی مرۆی کاوە سەری تایتڵەکەکەی نێمە واتیەگەین کەمە زانستێکە بەس بەڕاستی ئەم زانستەوەکو زانستێکی توای نابین زانستێکی ساختەیە خەریکی پێدانی گەشتبینیەکی ساختەیە بە مرۆڤەکان پیانەڵێ تۆ توانی ڕۆژانە ئێمە سەردانێکی بازار و کتێبخانەکان می زۆر لەو کتێبانە بین مەسەلەن چۆن لە ماوەی هەفتەیەکبی بە کەسێکی بەختەوەر کەسی خۆی دۆزیەوە بەڵێ چۆن ئەبی بە ملیۆنەر ئەمانە هەمووی جۆرە یۆکو دەرزی بنجوان لە کەسەکانە درێن کە ئەمە ئەم کتێبانە خوێنەوە وەهمی ئەوەی بۆ دروست دەبێت کە پارەی دەستکەوێت بەڵام لە ڕاستی ئەوە نییە ئێمە واقعەکەی پیشانەی بۆیە زۆر جار لەوانەیە دڵگران بێت لەو بابەتانی کە ئێمە بڵاویەکەینەوە خەڵک بڵێ کاکە واز لەمە بێن نەمە چیەمانە لەبەروی خۆی پیشانیت یعنی وەکو ئێمە ئاوێنەیەکە بۆ کۆمەلگا و بابەتانی کە ئێمە لەو چوارچە بوو پێشە بڕم لەو چوارچە پۆزم پرۆژەی 100 کتێبی فەلسەفیتان هەبوو ئەگەر باسێکی ئەو پرۆژێشمان بۆکەی تا چەند گرنگ بووە جارێکی ترە و پرۆژەیە بە چا بەگەێنەوەیان خودی ئێستا شار بەردەست ئێمە بەشی کۆتایی و پرۆژەیمان ماوە بەڵێ هەوڵین ینی ئیشی لەسەرکەین و بەچا بگەێنرێ چونکە وەک بەڕێزوت ینی یەکێک بۆ لەو پرۆژانی کە لە زۆربەی کوردستانیانی کەم کتێبخانە کەم ماڵ هەیەکی لەو کتێبانیانە بێ سەمنەر کاتم بۆ کەناڵەکەی و لە کتێبخانەکەیەوە نزیکی زنجیرێکی لەوە لێبوو ئەمە جێگەی شانازیە بۆ ئایدیاوە ڕاستی کە پرۆژەیەکی لە هەموو شوێنێک بڵاو بێتەوە لە زۆر جێگەی بینی یەکێک لەو فەیلسوفانەنجا ئەمە بیزە بەدە و زنجیرێ پرۆژەی ترمان هەیە ئێمە قەرار بوو 100 چەمک بێ بەڵامی تر کاگەنۆر بیری لەوە کردوەوە ئەمە زیاتریشکین بەڕاستی چونکە هێشتا هەستەکەین کەمە کۆمەڵگەی کوردی پێویستی بە زیاترە ئەمە شەر بەشێکە لە تێکشکاندنی ئەو تێگەیشتە نادروستەی خەڵک و ڕاستکردنەوەی وێنەی کتێب و خوێندنەوە کۆمەڵێک پرۆژەی تریشمان هەیە لەم با مەسەلەن ئێمە سوکە نەقدێکمان لە هەندێک ژانری ئەدەبی و ئەوانەگەر بەڵام لە بەرامبەر ئێمە زنجیرە کتێبی ئەدەبیمان بەدەستەوەی هەنێکیان لەسەر ڕۆمان نووسە جیهانیەکانن ئەمە ئێمە زۆر گرنگیان پێێن ینی کەم ژمارەی گۆڤاری باران هەیە زیاد لە چەند ڕۆمان نووسێکی هەم کورد هەم عەرەب فارس بیانی ئێمە بەسەر نەکەینەوە کەواتە ئێمە ئەمانەیە دوو جۆر ئەدەبیات لێک جیا بکەینەوە ئەدەبیاتێکی ئازبەرز و ئەدەبیاتێکی ئازنزم ئێمە بەڕاستی دەستگایەکی پۆپۆلیستی نین یانی بڵین بەس لەبەرەوەی خەڵک حەزی لە ڕۆمانی فڵانکەس ئێمە چاپیکەین نەخر بە ئێمە ئەو کتێبانە ئیشی لەسەرەکەین کە هەستەکەین زەڕورە نەگەوانی کە هەستەکەین خەڵک پێی خۆشە بە مەرجی هەمووی کە خەڵک پێی خۆش بێ زەڕور بێت زۆر ڕاستە دەستان خۆش بێت ئەگەر لەسەر دیسنی بە ڕێستان لە ئێستا پرسیڕۆنیامان ئامادە پێکەوە بینەری پرسیڕۆنیا دەبین و دواتر دەگەڕێن. ئەو کەسایەتی ئەناسن چۆنەوە هونەرمەندی گەورەیە جەلال سەعیدە بەڵێ ناوەڵات نەخێر نەیناسی نەخێر جەلال سەعید جەلال سەعیدە ناوەڵ ناوەڵ ئەمە عینە گۆرانی بێژەکە هینە ئەوەی ئەو لێرە بەڵێ قائین عەبدول جەلال جەلال ئەم پیاوە ئەمە هونەرمەند لە هونەرمەندێکە چێ بەرچاوم کەوتووە ئارەوەڵا بەس بەو خوایە بۆ جیلی ئێمە ناڵێم لە جیلی ئێمە نەبوو ئەم پیاوە ئەمە جەلال سەعیدە قوربان بەڵێ ناسم ئەمە هونەرمەندێکی شاری هەولێرە وەڵاهی ناوەکەیم لە یاد نییە باش بەڵام هونەرمەندێکی شاری هەولێرە گۆرانەکەی نازانین گۆرانەکەی چی بوو زۆر لەگەڵ گۆرانیە مەیلم نییە بەزەی ناسم هونەرمەندێکی زۆر بەڕێز و ناودار و ئەوەشە لە کوردستانە.
مامۆستا ئەم کەسایەتیان ناسی؟ ناوەڵا دوای لە نەوەخوا ناوەڵا نایناسی وەڵڵی بینیوە بەس بەخوا نازم ئەو لێرە زاید جەلال دەزانم قابیدا چوومە تەمەنەوە شتم بیر دەچێتەوە زاید جەلال نا گۆرانێکی زۆر بەناوبانگی هێنای گۆرانەکەش لەبەر نییە؟ ناوەڵا ناوەڵای ناوەڵا گۆرانی بێژێکی شاری هەولێرە ناوەڵا کەسە هێنە جەلا سعید والله ئەمە شێوەیەکەم وڵی ناکم نسقاڵش شێوەیەک ئازام و نمەردا هەولێریشە گۆرانەکە شەڵەکە ژەڵڕۆیی لێرەوە لە ژیانە خۆ نەماوە هینە کەژاڵڕۆیی لێرەوە کەژار لێرەوە ئەمە ساڵی هەشتاقام توێتی هەشتاقام توێتی ساڵ هەشتاقام توێتی ئەمە جەلال جەلال سعیە بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنەوە ڕاپۆرتە و سپاس بۆ ئەزیزانش کە بۆ مایکی ئاریان دوان هەڵبەت ئەو وێنەی کە بەدەستی هاوکارمان ئەمیرەوە بوو وێنەی هونەرمەندی خاڵەخۆش بوو جەلال سعیدا ڕەوانی شاد بێ کاک ئەنوەر ئەگە بین و لای بەڕێستان لە کاتی دامەزراندن یاخوددانانی دەستگایەکی لەم جۆری وەکو ئایدیا ئەو کێشە گرفتانی کە دێتە بەردەم ئەو کەسێکی دەستگایەکی لەم جۆرە دامەزرێنێت چییە کێشە گرفتەکان بۆ ئێوە چی بوون لە سەرەتای دامەزراندندا خۆی لە ڕاستیە ئەو کارە بۆ ساڵی 2004 زۆر قرس بوو با قسەیەکت بۆ بجەرمە ئەو کاتە وەزارەتی حکوومەت هێرەمی کوردستان بڕیاری دابوو مەسەلەن باربوو یا دامی ئەو دەستگا و کەناڵە میدیای ئەوانە بکە فۆرمێکت پڕاکردەوە پێشکەشت دەکرد ئیتر ئێمەش فۆرمێکمان تەقدیم کرد بوو لیژنەیەک بوون هیوادارم مەسەلەن عاجز نەبێ مامۆستا جەلالی کە بریکاری وەزیری ناوخۆ بوو سەرۆکی لیژنەکە بۆ کاتە ئەو کاتە بریکاری وەزیر نەبوو لەگەڵ دوو کەسی تر لە وەزارەتی دارایەوە کاتێک کە من مەسەلەن سەرەی من بوو بچمە ژوورەوە بۆ مقابلە مناقەشەیان خۆ چیمەوێ ئێمە گۆڤارەکەشمان دەرچوو چەند عەدەدێکی ئەوەم بۆ برد بۆی کە باربووی ئێمە بکە و دامی ئێمە بکە بەس مامۆستا ئەو کاتە لە بێرمیوتی کوڕم تۆ عیلاقی فەلسەفەت چییە؟ ینی ئەو کاتە ئاوا دەستمان پێ کرد کە بەداخەوە نەشی کرد حکوومەت پشتیوانی کارەکەی ئەمەی نەکرد بەڵام دوای ئەوە ئەکرێ بڵێم لە دەورانێکی ترە مەسەلەن بە پشتیوانی خەڵکانی سەرمایەدار و بە پشتیوانی خەڵکانی دڵسۆز ئەو کاری ئێمە بەڕێوە چووە دوجار مەسەلەن پرۆژەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی دامیەکە و لە ماوەی 15 ساڵی ڕابردووەوە بە تایبەتی لە 2015ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە جددی و بە هەموو ئیمکاناتی خۆی دامی کردووە و بۆی گرنگ بووە کە بێگومان خۆشتان نەزانانی لە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراقیش دەستگایەکی هاوشێوەی وەکو ئەوەی ئێمە کەمە ینی هەم لە ڕووی کوالیتیەوە و هەم لە ڕووی بابەتیەوە هەم چەندایەتی و چۆنایەتیەکەی کە پێمان وایە ئێمە خۆمان پێمان وایە لە ئاستێکی بەرزایە دەستگاکە ئێمە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی زۆر لەو برادەرانە یەکێتی بەڕاستی و تا بە ئێستاش هاوکاریە ئەکەن و دامیەکەن و لەسەر پێی خۆی وەستاوە و لەگەڵ یعنی یەکرێ بڵێم ئەوە ڕۆیایی یەکێتی بووە کە لەگەڵ ئەو لە چەند ساڵی ڕابردوو لەگەڵ قەیرانی زۆری دارایی بەڵام مەسەلەن دەستی لێمە بەرنەداوە بەشێکی زۆری گرفتەکانی بۆ چارەسەرکردوینیان دامیکردین کە خەڵکانێکی زۆرن کە ڕەنگە لێرە کاتی زۆر بوێ بەڵام بەڕاستی ینی زۆر کەسی شووتێتی مەسەرن ئەمە مادامیچێتی نیشتیمانی دامی پرۆژەیەکی ئاواکە کارێکی زۆر گەوراکە بێگومانیش کردوێتی کە هەدەفەکەشەوە بۆ کەمەبەستی ئەوە بۆ یەکەم
ئەوەی کەوتم ئێمە ئەمانەوێت تەفسیر و تحلیلی تازە بۆ دنیا بکەین لە ڕێگای وەرگێڕانەکانمانەوە و ئەمانەوێ مەسەلەن عەدالەت و یەکسانی مثلا لەو کۆمەڵگایە بەرقەرابێەوە ئەمانەوێت تاکی وشیار پێ بگەێنین ئەوانە بەشی بە نظری من بەشێکی لە چوارچەوەی ئەو ئەجێندا و پرۆگرامیەکی نیشتوانی بەڵام بێگومان بێکێشە نییە ئەنی ئەم کارانە یعنی کارەکە هەر خۆی مەسەلەن پێویستی بە خەڵکی پسپۆر و شارەزا هەیە پێویستی بە ئیمکانات و پارەی زۆر هەیە و من پێم وایە بەشێکی زۆری کاری میدیاوە بەتایبەتی و دەستگایانی هاوشێوی ئێمە ینی مەردەهامەیە پارەی بۆ سەرفکەی بەردەوام پێویستی بەوەیە ینی قازانجویز نییە بڵێ پارە پیاکە بەردەوام پێویستی بەوەیە پێویستی بەوەیە بە بەردەوام پارەی بۆ سەرفکەی و لەگەڵەوەشە پێویستی مەسەن بە وەرگێڕی جۆرا و جۆر هەیە پێویستی بە ئیمکاناتی جۆرا و جۆر هەیە و پێویستی بەوەیە کە مەسەلەن لانیکەم خەڵک شیارکەیتەوە لە ڕاهاتن لەسەر ئەم خوێندنەوە و ئەم جۆرە بابەت و کارانە کاک بابانەگەر گەڕین لای بەڕێز باسی بۆ بکەین بەشداری ژنان لە ناو دەستگاکەدا لە چاستێکداوە تا چەند گرنگە ژنانیش بە هەمان شواز لەم دەستگانەدا جێدەستی خۆیان هەبێ و بەشداریان هەبێ بەبێ جیاوازی بەڵێ بێگومان لەبەر ئەوەی یەکێک لە ئامانجەکانی کارکردنی ئێمە یان ئەو بابەتانیشی لەسەرەکەین نەهێشتنی جیاوازیەکانە جا بە جیاوازی ڕەگەزیەوە جیاوازی نێرومێ بە جیاوازیە چینایەتی ومانە ینی ئەوانەیە ئێمەشی لەسەرەکەین کۆمەڵێک ئایدیان لەم چوارچێوەیە بۆیە ئێمە بێ لە تەطبیقیشە ئەمە جێبەجێ بکەین ئێمە بە دڵنیاییەوە ینی ڕەنگە ویستی بێتمان زۆرترین هاوکاری هەر کەسێ بکەین بە تایبەت ئەگەر گەنج بوو بێەوە بە تایبەتتر ئەگەر ژنان بوو لە ڕەگەزی ژنان بوو بێت زۆر هاوکار بووینانی چەنەها وەرگێڕیش کاری لەگەڵ کردوین زۆر جار ئێمە دەست پێش خەریمان کردووە بۆ هەنێک کەس لە چاوپێکەوتنەکانە ئەگەر دیقەت بی لە گۆڤارەکانە زۆرێک لەو هەم سیاسیەکان هەم ئەدیبەکان ئێمە احتیمام بە ژنان نەدەین و لە ناو دەستگاشە ینی هەندێک لە بەشە زۆر گرنگەکانی دەستگای ئایدیا ژنان بەڕێوەیە بن ئەمە ینی یەکێکە لە ڕێڕەوە سەرەکیەکانی کارکردنی ئێمە بۆیە ئەو مەوزوعە بە دڵنیاییەوە جێدەستی ئایدیا هەم دیارە لەو بوارە ئەم ئیشیشی لەسەر کردووە زۆر باشە کاک بابانەگە بکرێ باسێکی پرۆژەی کتێبی گیرفانیشمان بۆ بکەن ئەم پرۆژەیە تا چەندێک لەلایەن خوێنەرانی شەوە ینی پێشوازی لەکرا ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵی دواییە دایان ڕێگەمان گرتە بەر بەس بۆ ئەوەی ئەو بابەتی نەخوێندنەوەی تێک بشکێنین هەنێک جار هەنێک کەزەی کتێبەکانتان زۆر گەورەیە حەجمی زۆر گەورتمان با بزانین کتێبی بچووکیش چاپ بکەین بزانین ئەمە حلەبێت زنجیرە کتێبێکی بچووکیشمان چاپ کرد بەڕاستی تەسیری هەبوو یعنی کۆمەڵە کتێبێکی زۆر گرنگ بوون چونکە عادەتەن ئەو کتێبە بچووکانە ئەبێ بابەتێکی سەرنجڕاکێش بێ پخت بێ احتیمامی خەڵک دروست کات نزیکی 20 کتێبێک ڕۆیشتووە تا ئێستا پێشوازیەکی زۆر زۆر باشی لێکراوە بێگومان ئەمە لە پاڵ پرۆژەکانی تریشا یعنی ئێمە کۆمەڵە پرۆژێکی تازەشمان بەدەستەوەیە یەکێک لەو پرۆژە گرنگانە کە ئێمە ماوەی چەند ساڵێکە بەڕاستی خەریکین ئەویش چاپکردنی کۆبەرهەمی لینینە کە ئێمە لە هیواداری بتوانین لە ماوەی ئەم ساڵە بڵاوی بکەینەوە هەربێ بڵاویش بکەینەوە بەڕاستی چونکە خوێنەرانێکی زۆر دەمێکە چاوەڕوانی ئەم کارن خۆی بۆ ئەم کارە زیاد لە دەیان ساڵ پێش حساب کرایە لە کۆمەڵگی کوردیا بەڵام هیچ کەسێک دەستی بۆ نەبردەوە بەڵام دەستگای ئایدیا ئەم ئەرکەی گرتۆتە ئەستۆ بەنیازین درێژە بەم شێوازی کارکردن نەبین کە بریتە لە کارکردن لەسەر کۆبەرهەمی بیرمەند و نووسەران و فەیلسوفەکان هەر لە چوارچەوەی ئەمە هەوڵین لەسەر کۆمەڵێک بیرمەندی تریژ مەسەن لە نمونی کەسێکی وەک ئەریک فرۆم کە هەڵبەت هەڵبژارنی بابەتەکانی ژەم دوو کەسەیان ئەوانی تریشکە لە بەرنمەیان لەسەر بنەمای ئەوەیە کە تێزەکانیان بۆ کۆمەڵگەی کوردی هەستەکەین زۆر زۆر زەڕورە لەم چوارچەوە ئیش لەسەر ئەمانەژەکەین لە ڕووی نرخەوە تا چەنە هاوکاری خوێنەرانتان کردووە بۆن لە ئێستا قەیرانێکی دارای قۆڵ بەرۆکی باشووری کوردستانی گرتو بەڕام بە مەرجێک ئەم هاوکاریکردنە لە کوالیتی کتێبەکانتان دانەوەزی هەڵبەت بە هیچ جۆرێک نایڵین لە کوالیتی کتێبەکان دابەزێ بەڵام هەمیشە هاوکاری خوێنەران بووین خۆی تەسەوڕ ناکەم کێشەی خوێنەر بە دەرەجەیەک نرخ بێ بەڵام ئێمە لەو مەجالەش ینی هەوڵمان ناوە ئەو پاساوەش نێڵینەوە لای ئەوان هەم خۆی کتێبەکانی ئایدیا جا بەراوردێکی بە کتێبی عەرەبی بەراوردێکی بە کتێبی ئینگلیزی بە هەرچێک نرخەکان زۆر زۆر کەمە بەراورد بە زۆرینەی دەستگا کوردەکانی هەرێمی کوردستانی شەر نرخەکانی زۆر زۆر کەمە
لە پاڵ ئەوەشە ئێمە لە پێشانگاکانە ئەنج هێشتا داشکاندن بۆ خوێنەرەکانەکەین هەنی لە پێشانگاکانە گەر ئێوە سەردانکەن دەیان ئۆفەر و شت دروزەکەین بەس بۆی کۆمەڵی خەڵکی زیاتر بێ کتێبەکان بخوێنێتەوە هەر لەو پێشانگای سێرەکەی دەستگاکانی تر لە تەنیشت ئێمەون کتێبی عەرەبی و ئەمانە ئەفرۆشن کتێبی زۆر لەو جۆرە کتێبانەشن کە ئێمە پێشتر باسمان کرد زیان بە کۆمەلگاگەێنن باوە بڵین نرخیان زۆر بەرزیشە کەچی خەڵک بە ژمارەیەکی زۆر ئەیبات باش کاگەنۆر زۆر باسی کێشە و گرفتمان کرد و معانات و ئەمانە خەرمان بەرەکەت ماشەڵا ساڵانە پێما بیا خود مانگانە گەر وەرزیش بێت 6 گۆڤار دەرەکەن و جیاواز لەوەش چەندین کتێبی فەلسەفی و هەروەها لێکۆڵینەوە وەک خۆت باسی کرد شیکردنەوە بۆ جیهان و کۆی پرۆسی سیاسیۆمانە لەم چوارچێوەدا ڕۆژێک نەبوو هەڵەیەک کێشەیە گرفتێک ڕوبەڕووتان بێتەوە یا خۆ شتێکتان بەسەر بێت کێشەمان زۆرە یعنی ئەوەندەی کە پەیوەندی بە دەستگاکە ئێمەوە هەبێ مەسەلەن جار هەیە مەسەن کتێبێک هەمووی شتێکی تەواو بووە هەڵەسینەکەی تەواو بووە کەچی مەسەلەن ون بووە ینی نەماوە لەناو کۆمپیوتەرەکە یاسراوەتەوە جارەیە مەسەلەن ئەوەی کە تەواو ئەوە بووە ئەو بەرگەی کە تەواو سیر کراوە و دیزاین کراوە شتێکی کە چاپ بووە جاریش هەبووە بێگومان بە هۆکاری چاپخانەکانەوەی کە جەنابەت پێشتر بەرگەکەی بە عکسەوە چاپکو لە ناوەڕۆکەی شتێکە بەرگەکەی چاپ سەرێکشتان هێنا بوو پێشتر باسی شتێکی وات کرد حەزەکەم ئەو کاتە وەڵاوی کە بۆم باسی ئەو کاتی خۆی من سەرنووسەری ڕۆژنامە بوو ئێمە عادەتەن ئەو کاتە ڕۆژن باسی ساڵی 2000ەکانە بۆکەم ساڵی پێش 2000 ئەو کاتە من سەرنووسەری ڕۆژنامە بوو عادەتەن ئەم تەکنۆلۆژیا و پێداویستیانی ئێستا بۆ جەریدە نەبوو زۆر قرس بوو کاری ینی بە ترێزەکرا بە بڕین بە مقەست و لەسەر مێز و ئەوان ئاوا نەبوو ینی نە کۆمپیوتەر و دیزاین ئاوا پێشکەوت بوو نە چاپخانەکان ئاوا بوو بەحاڵانی زۆر عەزیەتیە بوو ئێمە برادەرێکمانە بوو لێپسراوی دوالاپەڕی ئەو ڕۆژنامەیە بوو کاری ئەدەبی و هونەریەوان و مقابلە لەگەڵ هونەرمەندوانەمانەکە جارێک ئەمە مقابلەکە کرا بوو بەڵام ڕسمی نەگیرا بوو کەسەکە ینی وێنەکەی نەبوو لەگەڵ دیزاینەرەکە قسەمانە کرد بە برادەرە مامول بەرپرسی لاپەڕەکە کە ڕسمەکە بێنێ کوا ڕسمەکەی ئەوی ڕۆشت بوو خۆی هێنابوو هونەرمەندەکەی هێنابوو لەگەڵ ئیتر مەسەر کاتێکە هات دوای دەرگاکەی کردەوتمان کوا ڕسمەکە وتیەوە تا خۆی مێنەوە نمونەتان زۆر بەمیشە لە یادگاری بەسەراتی خۆشا بن کاک بابەتنیت بەسەراتی یادگاریکی خۆش نییە لەنێ دەستگایدە ڕاستە مەجالەکەمان زۆر جددیە بەڵام زۆر جار لەو شتە زۆر جدیانەیە هەنێشت ڕۆیە یەک شتم بیرکەوت و ئێستا کاگەنۆر زۆر جار پێش چاپبوونی کتێبەکان یان بۆی دڵنیا بێتەوە کە هیچ غەڵەتێکی دانەماوە لەسەر وەرەقەی خوێنێتەوە کتێبێکمان ڕاکێشا بوو ئەی خوێندەوە تایتڵێکی تیا بوو هیم بوو ینی بیلفعل یەکسەرم هەستی پێکردووەمە بۆ تایتڵ نابێت نووسرا بوو ئەگەر کێشەیەک ڕوویدا تر شتێک دێ ڕێپەڕی بۆیە بازنێکی بەدەورا کێشا بوو بە جاف لەسەر نووسی بوو بە بابان چاکی بکات تایپ ئێستاکە ئەمەی تایپکردن نووسی ئەگەر کێشەیەک ڕوویدا بە بابان چاکی بکات لە دیزاین نافریاکەوتی لامان بوو نمونەتان زۆر بێ و دەستان خۆش طبعا نامەکەکە لە ئەسڵا فەڕەنسیە پیاوان چۆن پیاوان لەباری ژنانەوە دەیزان ئەوەی پیاوان لەباری ژنانەوەی زان بەڵام ناوەڕۆکەی هەمووی سپیە هیچ دیانە بەس بەرگەکەیەتی بەمە بەس تێگەی چاپ کردو باڵە نامەکە چاپ بووە مەسەن زۆر کەسکە خوێنن تۆڵی هیچ دیانە خۆی ناوەڕۆکەی هەموو لاپەڕە هەر سەر لاپەڕەکەی سپیە بەڕاستی مەسەلەن خەڵکی وایە تەلەفۆنی کردو هێنێتەوە ئەو کاتەوە چاپ نەبوو ئەلبەت کاتی بەنامەکە کۆتای هاتەوە بەڵام پێ خۆشەوە پرسیارەوە بپرسم کە کار و چالاکیتان بۆ ساڵی ئایندە بەردەمیەوە چی ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم کاک بابا سپاس دەکەم لە پلانی 2022 کۆمەڵک شتێ دوانیان کە زۆر گرنگە باسم کرد کۆبەرهەمی لینینەوە ئەمیان چابوونەوە ئیشکردنە لەسەر کۆبەرهەمی ئێریک فرۆم لە پاڵ ئەوانەیە هەوڵ بین کۆمەڵێک نامیلکەی ئەدەبی چاپ بکەین ئەوە گرنگە بەلامانەوە لەگەڵ درێژەدان بە پرۆژەی چەمکەفکری و فەلسەفیەکان ئەوژێکێکە لەو پرۆژانی کە خەڵک یان خوێنەران زۆر پێشوازیان لێ کردووە ئێمە بێ بەردەوامی پێبین
لەپاڵ ئەوە ئێمە دوو پرۆژەی زۆر بەردەوامانەیە کە بە بەردەوامیش لەسەرەکەی بەڕێزە باز کرد 6 گۆڤارمان هەیە ئیشکردنە لەسەرم 6 گۆڤارە بۆ پرۆژەی کتێبیش کە پرۆژە سەرەکی و بنچینەیەکی دەستگای ئایدیایە ئەم بەڕاستی کۆمەڵێک ینی هێڵی سەرەکی هەیە کام ساڵ ئیشی لەسەرکەن هیواداری متوانین ینی بەشی زۆریوانە بەرینە پێشەوە ئیشان لەسەر دەستان خۆش بێت هەر بژین کاگەنوەرەگەر تۆ لە کۆتا شتێکت مابێت وڵا زۆر سپاسیەوەکەم گرنگی بەکارەکانی ئێمەدەن پێمەوەیەوە دووەم جارە لێرە قسە و بازەکەین لەسەر دەستگاکە ئێمە ئەوە ڕاستی ئەمە هیوادارین کە ئەوەی کە لە ڕابردوو نەمانتوانیوە بیکەین لە داهاتوو بتوانین بیکەین و هیوادارم مەسەلەن هەر کەسیش مەسەلەن کتێبێکی لەگەڵ ئەو استراتیژی ئێمە گونجێ ئێمە ئامادەی مەسەن بۆی چاپکەین و هەر کەسێکیش توانای وەرگێڕانی هەیە ئەتوانێت مەسەلەن لە هاوکاری دەستگاکە ئێمە بکایە لەگەڵ ئێمە کابکە و هەر کەسێک لەم چوارچێوەیە خۆی بینێتەوە بەڕاستی ئەو دەستگاکەی ئێمە دژی هیچ مەسەلەن فکرێک و بیر و بۆچوونێک نییە ئەوەی کە هەندێک کەس پێی وایە بەڵام قسەکەی ئێمەوەیە کە ئەمە ڕوئیای ئێمەیە مەسەلەن ئێمە کارەکەین هەم بۆ تێشکاندنی ئەو تێشکانی ئەو وەهمانەی کە هەیە و هەم بۆ وشارکردنەوەی تاکانی کۆمەلگا و بۆ تەرجەمەکردنی ئێمە لە ئەسڵا ئەکسەریەتی ئیشی ئێمە تەرجەمەی ڕوئیایەکە بۆ کوردی یعنی مەسەلەن ینی ئەوە نییە بڵێ ئێمە خۆمان شتێک دروستەکەین ئێمە تەرجەمەی ئەم دنیا بینی و ئەم واقع و ئەم تێگەیشتن و ئەم فەلسەفە ئینسانیەیە بۆ کۆمەلگای کوردی کە بە نەزەری من دیوێشی گەورەی پێگەیاندنی کۆمەلگایە و هێشتا وەکوتم ئێمە مەسەلەن بەو پێنسەد کتێبە شەوکە کردومانە ڕەنگە ینی ڕێژەیەکی نەبیندراو بێت لە چاو ئەدەبیاتی جیهانی و فەلسەفەی جیهانی مەسەن خەڵک هەیە ینی خەڵک هەیە خەڵکی ئیدۆلۆژیە خەڵک هەیە خەڵکی مەسهەبی ئەڵێ ئێوە بەس خەریکی مارکسن کە لە کاتێکە من واز دەکەم ئەم کەسانە لەم جۆرە کەسانە خۆش خودی مارکس و مارکسیمیان نەخوێنێتەوە کە ئەمە ڕوئیە ئەمە چییە بەڵام ئەو بۆچوونێکی لا دروست بووە کە مارکس دژی دینە کە مارکس بەڵام هەموو ڕەهەندەکانی ناخێنێتەوە کە مارکس چەنە ئینسانی چەنە خزمەتی بزوتنەوەی کرێکاری کردەوە چەنە خزمەتی بزوتنەوەی ژنانی کردەوە چەنە خزمەتی ئینسانی کردەوە چەنە خزمەتی بزوتنەوەی ئابووری کردووە لە ناو کتێبەکانیە ومەسە ئەریفرۆن چەنە خزمەت بە خۆشببختی و خۆش ژیانی گەشتبینی ئینسانێک بەداخەوە کە ئێمە بەڕاستی هەدەفمان دژایەتی مەسەلەن هیچ فکر و ئایدۆلۆژیایەک نییە ئەوەندەی کە ئێمە کارەکەمان ئینسانی و هیومانیستیە لە خزمەت کۆمەلگای کوردستانە و تەرجەمەکردنی ئەو داهێنان و بەهرە و هیومانیستی ئەم فەیلسوفانەیە بۆ کۆمەلگای کوردستان دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بەڵێ دووبارە سپاس بۆ ئامادەبوون یاریەک لە ئەنۆر حسێن بازگرد لێ پرسراوی دەستگای ئایدیا و هەروەها بابان ئەنۆر سەرپەرشتیاری پرۆژەی کتێب دووبارە بەخێر بارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆل و پشتی کامێرە سەرجەم بڕگە و بابەتەکانی ڕۆنیایم ڕۆژمان پێشێش کرد تەندروست باش بن تا پرۆگرامێکتر شاد بن